هۆریەکەمی بەرنامە گفتوگۆ دەکەین دیارە وەکڕوونە کە دوێنێ بە تایبەت ئێوارەکەی بەهای یاخود نرخی دینار بەرامبەر بە دۆلار دابەزی. ئەمە لە کاتێکدا بوو کە دوای ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلار بانکی ناوەندی عێراق ڕەتی دەکاتەوە کە ئەمریکا ناردنی دۆلاری بۆ عێراق کەم کرد بێتەوە و دەڵێت بەبێ کێشە لە بانکی فیدراڵی ئەمریکا و دۆلاریان وەرگرتووە. ئەمە وای کردو کە جارێکی دیکە با بڵێن ئەم ڕاگەندراوە ئەم بڵاوکراوەی کرد کە جارێکی دیکە تا ڕادەیەک نرخی دینار بەرزتر بێتەوە تایبەت بە ناجێگیری نرخی دینار بەرامبەر بە دۆلار. واروها هۆکار و کاریگەریەکانی قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید کە بەڕێزیان پسپۆڕی ئابوورین. دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێراتی زۆر سپاس. دکتۆر جیاواز لە هەندێک بابەتی دیکە زۆر جار ئێمە لە بری نرخ بەها بەکاردێنین بەڵام بەڕێستان لەگەڵ بەکارێنانی وشەی بەهادانین دەڵێن نرخ ئەمە بۆچی؟ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی بەداخەوە هەندێک لە کەناڵە باشەکانیش ئەوانەیە کە لە ئاستی ینی چۆنەڵێن زانستی و وین ئاستێکی بەرزن بەداخەوە وشەی بەها بەکارئێنن کە بەها زیاتر لاینی منفعە و ئەو سوودەی کە مرۆڤ دەستی ئەکەوێ لە شتەکە و هەندێک کەس ئەڵێ هەندێک پسپۆرە ئەڵێ بەها بریتە لەو ئەو قیمەتە یاخود ئەو باە کە شاینەتی ینی بنمونە دۆلار ئێستا شاینی ئەوەیە کە بە 1320 خێر ئەمە حکوومەت دەستنیشانی کردووە ئەوەن دەبێ جاران دینار بای 3.3 بوو تقریبان 3 دلار ئەوەن دەبوو. خواست و خستنە ڕوو وای لێ کرد کە نرخەکە وای لێبێت نەک بەها جگە لە ئەوە هەندێک لە پسپۆران باس لەوەکەن بەها بریتە لەو چێژ و ئەو لەزەتە کە بەکارهێنەر لاینەکە دەسی ئەکەوێ لەو بابەتە دەسی ئەکەوێت لەم پەرداخە ئاوا لە چکلێتێک لە نوقڵێک لە شتێک بنمونە لەو دۆلارەکە ئەوەی کە تەعاملی پێەکە بێ نرخ بێ نەک بەها بێ. زیاتر سپۆران باس لەوەکەن کە بەها تایبەتە بە بەکاربەر بە مشتری نرخ تایبەتە بەوە کە ئەی فرۆشن یعنی بانقی ناوەندی عێراقی کە دۆلارەکە ئەفرۆشێ ئەڵێ نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی هەرچەند جەنابتە نەزان بانقی ناوەندی عێراقی یاخود بانقی ناوەندی هەر وڵاتێک بەرپرسە لەسەر نرخی ئەو دراوە ئێمە ساڵم بنمونە نرخی دۆلارمان زیاد کرد نرخی دۆلار من کەم کرد نەخێرەوە وانە ئێمە نرخی دینار بەرامبەر بە دۆلار گۆڕاوە کەمی کردووە یان زیادی کردووە دەسەڵاتمان نییە ئێمە دۆلار دەستکاری بکەین ئەو دراوەی کە هەمانە دیناری عێراقیە بۆیە بەو شێوازە جیا ئەکرێتەوە. هەندێک لە پسپۆران باس لەوە ئەکەن بابەتەکە زیاتر بابەتێکی دەرونیە ینی هەستەکەی بنمونە قیمەت و بەهای ئەو شتێک کە بەکارێنی جەنابەت ئەو کاتە ئەو زەمەنە زۆرەیان کەمە ینی ئەوە پێوترێ بەها بەپێی کات. هەندێک پسپۆران باس لەوەکەن بەپێی جوغرافیە یعنی بینی جەنابەت بەهای بڵێکی ئاو لە بیابان زۆر جیاوازە لە بەهای هەمان بڵی ئاو لە شار بۆیە زیاتر بەهاکە بۆ ئەو بابەتەنە بەکارئێنرێ بەڵام ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین نرخی دینارە بەرامبەر ئەوەی کە فەرموو جەنابەت لە پێشێکێکی زۆر ڕاستە نرخ بەکاربهێنرێ نەک بەها. باشە دکتۆر ئەم گۆڕانکاریە لە نرخی دیناردا هەندێک کات سێرەکەی بەرز ئەبێت بەراورد بە دۆلار هەندێک کات نزم دەبێت گۆڕانکاریەکان جێگیر نیە و ماوەیەکی زۆریشە ئەمە بەردەوامی هەیە سەرڕای ئەم هەموو ڕێکارە ئەم هەموو هەوڵە بۆچی بم شێوەیە؟ طبعا ئەوەی کە لە خزمەتی جەنابتە ڕوون کردەوە خۆی خواست و خستنە ڕوو کاریگەری لەسەر نرخی هەر بابەتێکەیە بە دۆلاریشەوە بە هەر دراوێکیش خواست لەسەر هەر دراوێک زیادی کرد نرخەکە زیادەکە نرخی ئەو دراوە زیادەکەەوە بە پێچەوانە جگە لە هێزی خواست و خستنە ڕووکە دوو هێزی ئاسایین لە زانستی ئابووری و لە بازارەکاندا لە عێراق بەداخەوە بابەتی سیاست هەیە کە کۆنتترۆلی هەموو شتێکی کردووە یعنی ئێستا ئەبینی جەنابەت باس لەوە ئەکرێ لە سەرەتای 2023 تا ئێستا تا ئەم دقەیە ئەو کەسانەی کە لە ناو بابەتەکەن دەسەڵاتدارن و بڕیاردەرن و دەستیان ئەڕوا لەو بڕەپارەی کە دەستیان کەوتووە لە جیاوازی لە نێوان سعری ڕسمی نرخی ڕسمی و نرخی ئەوەی کە لە بازارەکان هەیە ئەڵێ بەقەدەر ئەوەی کە لە 2023 تا ئێستا تا 2023 ینی ئەوەی کە لەم دەمانگە نۆمانگ و شتێک دەمانگە دەستی کەوتووە بەقەدەر 20 ساڵەکە هەمووی بووە ئەوەندە فەرق و جیاوازی زۆر بووە ئەوەندە گەندەڵی کراوە لە بابەتەکە ئەوەندە ئەو کەسانە دەستیان ئەڕوا کە ئەتوانن
دۆلارێک بە سعری ڕسمی ڕابکێشن لە پەنجەرەی فرۆشتنی دۆلار و بە سعرێکی بە نرخێکی گران بیفرۆشن یان لە بازارەکانی عێراق یان بیفرۆشن بە ئەو دوولایەنەی کە قەدەغە کراون لە تەعاملکردن لەگەڵ یانە ئێران و سووریا. بۆیە لێرە هەمیشە ئەو دەسە باڵای کە هەیە کە بریتە بەداخەوە لە دەستی سیاسی کە کۆنتترۆلی دۆخەکەی کردووە لە چوارچێوەی گەندەڵی کە ئەکرێت کاریگەریکی ئەکرێ بڵێن سەروی سەتانەوەدی هەیە و ئەوە شوانی ئەکا کە ئێستا ئەوە کە ڕاگەاندراوە دوێنێ پێرێ بنمونە باستەوە ئەکرێت ئیتر و طبعا خودی بەڕێز بەڕێوبەری بانقی بەڕێوبەری وەبەرهێنانونی حواڵات ڕوونکردنەوەی لەسەر قسەکانی خۆی داوتی مەبەستم ئەوە نەبوو بەڵام بە هەڵە تەفسیر کراوە ئەگەر مەجال بوو ئەوە شڕونەکەمە بۆ جەنابان باستەوەکە کە ئیتر لە ساڵی داهاتوو تەعاملاتەکە بەو شێوازە نامێنێ تەنها دۆلارە بێ ئەمە وای لێ کردووە کە خەڵک زیاتر بترسێ ترسی ئەوە هەیە کە ئەو کەسانی کە دەستیان ئەڕۆوەکو عەرزی جەنابتانم کرد زیاتر تەدەخل و ئین بکەن لە بابەتەکە دەستێوەردانی زیاتریان هەبێ والێ بکەن ئەسڵەن دۆلار لە بازارەکە نامێنێ کە ئەمە ئەگەر ئێمە بێنە سەر بابەتە ڕسمیەکە و یاسایەکە ئەبێ ئینسان خۆشحاڵ بێ لە عێراقکە بابەتەکە کۆنتترۆل بکرێت و ببێتە ڕقەمی. دکتۆر دوای زۆر بەوردی بازم بابەتیان دەکەین بەڵام دەمێ ئەو بزانم کە هەمیشە بانکی ناوەندی بڕیار دەردەکات و هەرکات سوودانی بۆ نهێشتنی گەندەڵی و سپیکردنەوەی پارە و بەدەستێنانی دۆلاری زۆر بۆ بازرگانان ڕێوشوێنی تایبەتی گرتووەتە بەر ئەم ڕێوشوێنانە بەپی پێویست نییە یاخود بازارە ڕەشەکە لە پشتی ئەم ڕێوشوێنانەوە هێندە گەورەترێکە وا ناتوانرێ ئەم بارودۆخە کۆنتترۆل بکرێت. هەمیشە وەڵامی پرسیارەکانی جەنابتان دوو بەشی هەیە بەشە ڕسمیەکە و بەشە ناڕسمیەکە کە ناڕسمیەکە و ئەوەی کە وەکوتمان سیاسیەکە کە لە چوارچێوەی گەندەڵیە کۆنتترۆلی ئەوەی تریشی کردووە بۆیە لە بواری ڕسمیەکە فعلن کۆمەڵێک ئیجراعاتی ڕاگەیاندووە کۆمەڵێک هەنگاوی ناوە سەکۆی ئلکترۆنیمان هەیە بازرگانەکان ئەوانەی کە ئەیانەوێ لەبەرەوەی خەڵکی تر هەیە خەڵکێک هەیە نایەوێ لە ئلکترۆنی تۆمار بکات بۆ ئەوەی تووشی باجدار نەبێت لە ئەخیرەوە کۆتایی ساڵ من کە چوومە ناو سەکۆی ئلکترۆنی و ناوم نووسی ئەمەشت لە دەرەوە بێنم ئەوە کەشفی دەستی خۆمەکەم بۆ حکوومەت بۆ ئەوەی لە کۆتایی ساڵ ئەڵێن خالت حیدەر ئەوەندە باجت لەسرە ئەوە ئەنجامی چالاکیەکانمان لە بازرگانی کردن و لە تۆمارکردنی ڕسمی چالاکیەکانم وای لێت ئەمە یەک دوو لە بواری ڕسمیات ئەو هەنگاوانە خۆی ئەبێ کاریگەری ئیجابیان هەبێ لەبەرەوەی بەڕێزت هەموو بابەتەکان قەبارەی ئەو خستنە ڕووی ئلکترۆنیە ئەو خستنە ڕووی ئلکترۆنیە وەکو حەواڵات زۆر زیاترە لەوەی کە بە وەرەقی ئەخرێتە بازارەکان ئەمە ئەبێ بێتە مایە خۆشحاڵی کە ئابوووریەکەمان بەرەو ڕقەمی ئەڕوا بەرەو دیجیتال ئەڕوا بەڵام حەقیقەتەن وان نییە بۆ لەبەرەو ئەو کەسانەی کە وەکو عەرزی جەنابتانم کرد دۆلاری وەرەقی ئەکڕن بە سەرێکی ڕسمی و ئەی فرۆشن بە ئێران لەناو بازارەکانی خۆشمان لە بە سووریا فەرقەکە زۆر زیاترە ئەوە هانی هەمووان ئەدات کە لەناو بازنەکەن کە گەندەڵێکی زیاتر ئەنجام بدرێت یعنی من لەکوێ دۆلارەکە بە 1320 بیفرۆشم لەکوێ بە 1600 بیفرۆشم ئەو فەرقە لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵمان لە بابەتەکە دابەشێکین بۆ خۆمان وەکو عەرزی جەنابتانم کرد لەو 20 ساڵە ئەو کەسانێک کە لەناو بابەتەکەن چەنی دەستیان کەوتووە بەقەدەر ئەم دەمانگە نییە اینجا تەسەوری کە جەنابەت قەبارەی گەندەڵێکە چەندێک زۆرە اینجا ئەمە بەشی وەکوتمان ئەوە بەشی ڕسمیەکە بەشی ناڕسمیەکە ئەوەیە کە سیاست کۆنتترۆلی دۆخەکەی کردووە خۆی ئەبوایە سیاست خزمەتی ئابووری بکردایە بە پێچەوانە ئەبینی جەنابەت جگەلەوەی کە باسیش ئەکرێت لەم بوارە خودی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق چوارچێوەی هەماهەنگی ئیتار تەنسیقی ئەوەی کە باسی ئەکا ئەڵێ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق لاینی جێبەجێکارە بۆ بڕیارەکانمان یعنی ئەوان بڕیارە دەن ئەوان دەسەڵاتدارن ئەم بەڕێزە جێبەجێەکە بۆیە هەر کاتێکە بە دڵیان نەبوو لەوانەیە بیگۆڕن یاخود بڕیارەکە بەو شێوازە دەریەکەن و پێ ئەڵێن جێبەجێ بکە ئەمە قسەی خۆیانە بۆیە لێرە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق با کەسێکی دڵسۆزیش بێ با کەسێکی خەمخۆر بێ بەڵام لە پشتی
ئەو بەڕێزەوە بڕیارەکە چۆن ئەدرێت و ئاراستەکەی چۆن چۆنیە بێت ئەوە گرنگە دەبێت. باشە دکتۆر، هەڵبەتە ماوەی ڕابردوو کە سوودانی سەردانی ئەمریکای کرد و کۆمەڵی گفتوگۆ و کۆبوونەوە لەسەر هەندێک بابەتێکێک لەوانە بابەتە ئابوووریەکان بکرا کاریگەری لەسەر نرخی دینار بەجێهێشت. باشە، بەڵام ئەم کاریگەریەکی کاتیە بەپێی هەندێک خوێندنەوەی با بڵین شارزایانی ئابووری تا ئەو کاتی کە سوودانی سەردانی کۆشکی سپی دەکات نرخی دۆلار بەم شێوەیە دەبێت. خوێندنەوەی بەڕێستان چۆنە؟ بەڵێ ئەمە یعنی وەکو عەرزی جەنابتانم کرد ئابووری عێراق ئابووریەکی ئەگەر باسی داهات و خەرجیەکان بکەین بۆ حکوومەت طبعاً کە حکوومەت کۆنتترۆڵی بازارەکەی کردووە بەگشتی و بە تایبەت ئەگەر بێنە سەر داهاتەکان داهاتی نەوتی تقریبان ئەوەی کە ئەفرۆشرێت لە صادرات و هەناردەکردن سەروی 95-96 لە سەدا. باشە، واتە لێرە ئەو بڕەپارێکە دەستمانەکەوێ بۆ داهاتە گشتیەکان کە فرۆشتنی نەوتە سەر بە چییە؟ یعنی زیادەکە و کەمەکە بەپێی نرخی نەوت. ئێستا وردەوردەکەم نزیکە بینەوە لە $100 داهاتمان زیادەکە. ئەگەر کەم ببێتەوە بە نمونە داهاتەکەمان کەمەکات بوو بورە داهاتە گشتیەکانێ، یعنی واتە نەک داهاتی کەرتی تایبەت. ئەوە تایبەت بە خەرجیەکانمان ئەوانەی کە هاوردە ئەکرێن لە دەرەوە، ئەگەر باسی هاوردەکردن بکەین لە دەرەوە لەبەر ئەوەی زۆرینەی بابەتەکانمان ئەگەر هەموو شتێک نەبێت لە دەرەوە هاوردە ئەکرێ و بە تایبەت بابەتی خواردەمەنی هەیە کە لە وڵاتانی دەوروبەری موزیکمان ئێران بە تایبەت و تورکیاش. واتە لێرە لە داهات زۆر پێویستیمان بە دۆلارە، لە خەرجیەکانیش هەر پێویستیمان بە دۆلارە. یعنی واتە ئابووری عێراق ئەجوڵێتەوە لە چوارچێوەی $90. بۆی لێرە هەمیشە کە ئێمان لە هەموو بەرنمەیەک لە خزمەتی جەنابتان لێ هەر شوێنێکی تر بێ هەر باسی نەوت ئەکرێت و دۆلار ئەکرێت. ئابووری عێراق نەیتوانیوە لەم چوارچێوە بێتە دەرەوە خۆی ئازاد بکات لەم بابەتە. بۆیە کێشەی دۆلار و نەوت کێشەیەکی هەمیشەییە. ئەگەر سیاسەتمەداران ئەوانەی کە سوودمەندن لە بابەتەکە بڕیار نەدەن ئابووری عێراق نەجات و ڕزگار بدەن بکەن لەم کێشەیە لەم چوارچێوە پۆلاییە قەت دەرناچێت و ئەومەش بەڕاستی جێگەی گومانەکە ئەو کەسانە بڕیارێکی وا بدەن بەداخەوە لەبەر ئەوەی سوودمەندان زۆرن لەو فەرق و جیاوازیە کە هەیە لە فرۆشتنی نەوتە، لە گرێبەستە نەوتیەکانە، لە جیاوازی نرخی دۆلار بەڕسمی لەگەڵ ئەوەی کە لە بازارەکان هەیە. بۆیە خوێندنەوەکە وایە کە تا ئابووری عێراق پشت ببەستێ بە نەوت بابەتەکە وایە تا ئابووری عێراق ئەم گەندەڵیە بمێنێ هەروە دەمێنێتەوە. باشە دکتۆر، ئەو ڕاگەنداوی کە لە ساڵی داهاتوە مامەڵە بە دینار دەکرێت، ئەمە دۆخەکەی تا چەندە ئاڵۆستر کردو بۆ بازرگانان؟ خۆی ئەو بەڕێزە و بەڕێبەرگشتی بەڕێزیان باس لەوە ئەکەن کە ئەگەری ئەوەیە بگاتە 1700 یان لەوانەیە تۆزێک زیاتریش بێ. من تەسەوری ئەوەکەم بگاتە ئەوە من تەسەوری خۆمە بۆەوەی بینەرە عزیزەکان ینی پشت نەبەستن بە ئەم قسەیە ئەمە تەسەوراتە لەبەرەوە عەرزی جەنابتانم کرد سیاسەتمەداران کۆنتترۆلی دۆخەکەکەن بەیانی ڕێک بکەون لەگەڵ وەزارەتی خەزانەی ئەمریکی و شتەکان بەدڵی ئەوان بێ نرخ چاک ئەبێتەوە. بۆیە لێرە بابەتی ئەم 2024 کە وای لێیات ئەبێ ینی ئینسان خۆشحاڵ بێ ئەوەی کە بە زانستیانە بابەتەکە ئەخوێنێتەوە ئەبێ خۆشحاڵ بێ کە دراوی عێراق زاڵە ئەبێ بەسەر دراوەکانی تر نابێ مە دراوێکی ترمان هەبێ کە لە عێراق ژین. ئەو دراوی کە با بڵێن ناوی دۆلارە ئەبێ تەنها بەکار بهێنرێ بۆ تەعاملاتی دەرەوەی عێراق نەک لە ناو عێراق. یعنی واتە ئێمە کە ئەچین بۆ بازارەکان شتێک نەبێ ناوی دۆلار بێ بۆ کڕینی شتومەکە خواردەمەنیە سەیارەیە خان و شقە و بابەتەکانی تر ئەبێ دینار بێ. باشە کە دۆلار نەما لە تەعاملاتی ڕۆژانەمان پێویستیمان پێ نەما ئیتر بەو شێوازە گرنگی نامێنێ لە بازارەکانی عێراق. ئەبێ ئینسان خۆشحاڵ بێ بە ئەمە. بەڵام دیسان دووبارەیەکەمەوە حاڵەتەکە وا نابێ لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە سوودمەندن ناهێڵێن ئەم بابەتە جێبەجێ بکرێت. ئیتر تا چەندێک حکوومەت ئەتوانێت کۆنتترۆلی ئەم دۆخە بکات کۆنتترۆلکردنی زیاتر نەهێشتنی دۆلار لە تەعاملاتی ناوەکی والیاکە نرخی دۆلار زۆر دابەزێ نەک 1320 زۆر کەمتریش ئەبێ. بەڵام تا قەبارەی گەندەڵی تا سیاسەتمەداران وا بکەن لە ئابووری خزمەتی سیاست بکات و بانقی ناوەندی مؤسسەیەکی سربەخۆ نەبێ نەوەڵە بابەتەکەوا بێ کە تەسەوری من وایە
بەڵام لێرە پرسیار ئەوەیە ئایا حکوومەتی ئەمریکا قبوڵەکە عێراق وەکو لوبناان و سووریە و وڵاتانی تری لێبێت بە بۆچوونی من نەخێر یعنی قبول ناکە بڕوخێ ئابووری عێراق لەبەر ئەوەی بنمونە ئەبینی جەنابەت تۆزێک نرخ زیادی کرد خەڵک ئەچێتە سەر جادە حکوومەتی عێراقیش لەوە ئەترسێ کە خەڵک چووە سەر جادە ڕێگە نەدا بە دەوامی حکومی و بێتە کێشەی کۆمەڵایەتی و سیاسی ئەو بابەتەن بۆی لەوە ئەترسن و حکوومەتی ئەمریکاش نایەوێ عێراق بگاتەوە ئاستا بۆیە تا ڕادەیەک لەوانەیە قبول بکرێت ینی نرخی دۆلار زیاد ببێ هەرچەند وتمان نرخی دۆلاری مای نەکەین با بڵێن نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزێ تا ڕادەیەک بەڵام دوای ئەوە تەسەوریەوە کەم کە حکوومەتی ئەمریکی لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەون ڕێگە چارەسەرێک بۆ ئەوەی کە عێراق نەگاتەوە ئاستی کە ئێستا لوبناان تایەتی لەو دۆخە نالەبارەی کە لوبناانی تایە هۆکار زۆر هەیە عێراق خاوەن نەوتە عێراق خاوەنی بواری گەشت و گوزارێکی زۆر باشە ئاینیە لە ناوچەکانی تری کوردستان دەرەوەی کوردستان خۆمان گەشت و گوزاری ئاینیمان هەیە گەشت و گوزاری سروشتیمان هەیە بواری کشتتوکاڵمان هەیە زۆر بەهێزە ئەمانە هەمووی هەن کە ئەتوانێت ئابووری عێراق استیفادەی لێ بکات بۆ ئەوەی تەنها پیش نەبەستێ بنەوت بەڵام ئەمە دەمێکە ئەم قسەمان کردووە هەموو ئابووری ناسان ئەم قسە ئەکەن بەڵام بەداخەوە ئابووری حکوومەتی عێراق و سیاست مەداران نایانەوێ استیفادە لەم ئیمکانیاتە باشە دکتۆر لە قسەکانیشتا ئاماژت بۆدا هەتا ڕێکەوتنی عێراق و ئەمریکا نەکرێت با بڵێن نرخی دینار و دۆلار بەم شێوەیە دەبێت کە ناجێگیرن بەرامبەر بەیەکتری ئەم ڕێکەوتنە لە داهاتوێکی نزیکتا دەکرێت یاخود دیسان چاوەڕی ئەم ڕێکەوتنە سیاسیانە دەکرێت کە بوونیانە هەبێت بە بۆچوونی من ئەم بڕیاری کە بانکی ناوەندی داهێتی بنمونە تایبەت بە نهێشتنی تعاملاتی ناوەکی بە دۆلار و هەموو بابەتەکان ئەوەی کە دەرەکیە تەنها بە دۆلار بێ ئەمە یەکێک لە بڕیارەکانەکە بە هەماهەنگی لەگەڵ لاینی ئەمریکی دراوە بۆیە ئەوان مەبەستیان ئەوەی حکوومەتی ئەمریکی مەبەستیان ئەوەیە کە ئەو دینارە ئەو دۆلارێکە هەیە ئاودی و نەکرێ یاخود دزێ پێ نەکرێ بۆ ئێران بە تایبەت بۆ سووریەش لێرە ئەم ڕێکەوتنە ئەنجامەکەی وایە تەسەوڕەکەم حکوومەتی ئەمریکی هاوکاری عێراق بکە یارمەتی بدات بۆ جێبەجێکردنی ئەم بابەتە بەڵام تا چەندێک حکوومەتی ئەمریکا و حکوومەتی عێراقی ئەتوانن کۆنتترۆلی دۆخەکە بکەن و گەندەڵکاران بکەن ئەوە جێگەی پرسیارە باشە سپاس بۆڕم کردنەکان زۆر سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر پسپۆری ئابووری دووبارە سپاس بۆ بەڕێستان